سلێمانی لە نێوان لا مەرکەزیەت و بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم و دۆخی خراپی دارایی خەڵک بۆ چوونی جیاوازی لە نێوان لایەنە سیاسیەکان دروست کردووە. مەجبورین باز لە مبارڕاتی لا مەرکەزی بکەین. ئێمە لە پانێڵێکدا کە پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن لە ژێر ناونیشانی لا مەرکەزیەت وەک ڕێگە چارەسازی کردبوو، پەرلەمانتارێکی یەکێتی بڕوای وایە لا مەرکەزیەتی ئیداری و دارایی لە پێویستیاتی بەڕێوەبردننی لا مەرکەزیەتن و دەژڵێت لەگەڵ پەکخستنی پەرلەمان سەرجەم دەسەڵاتەکان براونەتەوە هەولێر. لا مەرکەزیەت دەبێت دەسەڵاتی ئیداری، کارگێڕی، مالی هەمووی بەیەکەوە بێت. ئەگەر تۆ دەسەڵاتی ئیداری دایە و دەسەڵاتی مالی نەدایە بەڕاستی هیچ پێ ناکەوێت. یەکێک لە ڕێگە چارەسەرە هەرە باشەکان بۆ ئەم دۆخە چەق بەستووە بریتە لە پیادەکردنی سیستەمی لا مەرکەزیەت. ئەم جارەش لەمە زۆر بەداخەوە بە تایبەتیش لەوە ساڵێک تێپەڕەبێ بەسەر پاخستنی پەرلەمان. لەو ڕۆژەی پەرلەمان پەخرا لەو ڕۆژەوە یەک لا مەرکەزیەت لەم هەرێمیانەوە هەموو دەسەڵاتەکان براوەتەوە پایتەخت. پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لا مەرکەزیەتی مطلقی ناسیادیایە هیچ ئیشکالێکی لەوە نییە. هەر لە پانێڵەکەدا نوێنەری پارتی دیموکرات دەڵێت قسەکردن لەسەر لا مەرکەزیەت لە دوای کردنە دەرەوەی گۆڕان لە حکوومەت هاتووەتە ئاراوە و بڕوای وایە لا مەرکەزیەتی دارایی سەردەکێشێ بۆ لا مەرکەزیەتی سیاسی و لا مەرکەزیەتی سیاسی ژواتە دابەشکردنی سامان و دەسەڵات کە ئەوەش بۆ هەرێم نەگونجاوە. لە لا مەرکەزیەتی مالیشە کاتێک کە ئێمە تەحەفوزمان هەیە یان بە دیدگای من کاتێک کە ئەبێت تەحەفوزت هەبێت لەسەرەوەی کە نابێت لا مەرکەزیەتی مالی مطلق بۆ مەسایلە سیادیەکان هەبێ لەبەرەوەی لا مەرکەزیەتی سیاسی دروست ئەکات لە نەتیجەیە واتە ئەگەر هاتوو دەسەڵاتی مالی ڕەها بۆ بابەتە سیادیەکان درا بە هەیئاتە مەحەلیەکان یان ئەنجومەنی پارێزگاکان یان شارەکان چ دووەک چ سلێمانی چ هەڵەبجە ئەوە سەر ئەشێشێ بۆ لا مەرکەزیەتی سیاسی لەبەرەوە لا مەرکەزیەتی سیاسی بۆ دۆخی یاسای کوردستان موجب نییە. کێشەی گەورەی کوردستانەوەی ئێمە لە کوردستان سیستەممان نییە. عومەر گوڵپی بەڕێوەبەری کار و کاروباری کۆمەڵایەتی سلێمانی و بەشداربوو لە پانێڵ و شارەزا لە بەڕێوەبردن باز لەوە دەکات ئەوەی لە هەرێمدا جێبەجێ دەکرێت نە سیستەمی لا مەرکەزیە و نەمەرکەزی بەڵکو بە فەوزا وەسفی دەکات و دەڵێت لە هەرێمێکدا پۆلیسێک بتوانێت وەزیرێک ڕەوانەی ماڵەوە بکات دەبێت چه جۆرە سیستەمێک پەیڕەو بکرێت. لە کوردستانە نەوەکو بەڕێوەبەرگشتەکان و پارێزگارەکان دەسەڵاتیان وەزیرەکانیش دەسەڵاتیان تۆ لە ناو سیستەمێکای و پۆلیسێک دەتوانێت وەزیرێک بنێرێتەوە بۆ ماڵەوە معناوێت و هەر سیستەمە نییە لە ئەساسە شتێک زاڵە کە نازانی چیلا و بێزگە لە فەوزا هیچ ناوێکی تری ناتوانانی بۆ بدۆزیتەوە. لە کوردستانە وەزیرەکان داد و بێدادیانە بەهۆی نەبوونی دەسەڵاتەوە بەهۆی نەبوونی بودجە و میزانیەوە بەهۆی نەبوونی هەموو شتێکە بێ بگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی یاخود بگەڕێنەوە بۆ لیژنەیەکی بچووک لە ئەنجومەنی وەزیران کە پێوترێ لیژنەی ڕوبەڕوونەوەی قەیرانەکان. لە دوای پەخستنی پەرلەمان لە سلێمانیەوە دەنگێک بۆ چەسپاندنی لا مەرکەزیەت بەرز بوویەوە کە ئەنجومەنی وەزیران و پارتی خستە جوڵە و لە دوایەوەش ئەنجومەنی وەزیران با بیانووی بوونی قەیرانی دارایی زۆرینەی دەسەڵاتەکانی لە پارێزگار و قایمقامەکان سندەوە و با پێچەوانەی یاسایی ژمارە سێی ئەنجومەنی پارێزگاکان سیستەمی مەرکەزیەت بووە ئەرزی واقع لە هەرێمدا. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.